لێبوردنەکەم بایەکەی زۆر توندە و بەچێتان لێڵ. وڵە سڵاو لە عزیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤارم کاتتان باش بێت وەکەوەی کە پێشبینیم کردبوو بە شێوەی ناوبەناو ئەگەری بارانبارینێ لە کاتەکانی دوای نیوەڕۆی سبەی واتە ئەمڕۆ ئێستا شەپۆلەکە گەشتە ناوچەکانی گەرمیان و بە شێوەی ناوبەناو پێشبینیمان وایە لە هەڵەبجە سلێمانی گەرمیان بەگشتی بارانبارین بەردەوامی هەبێت بۆ ئەم شەو ئەگەری بارانی زۆر باشەیە بە جۆرێک لە چەند مدۆڵە نزمایەکان شەگەری هاتنی لافاوی کتوپڕ و زۆر هەیە و هەروەها لە هەندێک ناوچە تەرزەی زۆریشی لەگەڵا بێ هەورە بروسکەی تند و چالاکیشی لەگەڵا بە هەمان شێوە لە پارێزگای هەولێر و دوهۆک و ڕاپەڕین و سۆرانیش بە شێوەی ناوبەناو ئەگەری بارینی باران هەیە بۆیە ئەم شەو بە هیچ شێوازێک نزیکی چەند مدۆڵە نزمایەکان مەکەونەوە چونکە لە هەر کاتێکا بێ بەهۆی بەخۆڕی بارانەوە ئەگەری هاتنی لافای کتوپڕەیە بۆ سبەی 23 مانگ ڕەوشەکە تا ڕادێک ئاسایی بێتەوە بەڵام لە 24 مانگەوە تاوەکو سەرەتای مانگی داهاتوو شەپۆلێکی بەرفراوانی بەهێز ئەگاتەوە هەرێمی کوردستان و لە سەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەری بارانی زۆر باش و هاتنی لافای کتوپڕ و بەهێز هەیە لە چەند مدۆڵە نزمایەکان و لە هەندێک ناوچەش ئەگەری ئاسی ئەو بەرز بێتەوە بۆیە هەلە ئێستا ئامادەکاری پێت بۆ قۆناغی دووەمی شەپۆلی بارانباری کە لە 24 مانگەوە بەگشتی دەست پێکا. وەڵاهو ئەعلەم هەر شاد بن. داوای لێبوردنەکەم بایەکەی زۆر توندە و بەچێتان لێڵ.